ناکۆچی نێوان لایەنە پێکهێنەرەکانی حکوومەت و کارکتەرە دەستڕۆیشتوەکانی حزب لە نێو حکوومەتدا یەکێکە لە سیمە دیارەکانی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێم کە تەمەنی نزیک دەبێتەوە لە 2 ساڵ. بە درێژایی ئەو ماوەیە لا وێستگە و بۆنەی جیاوازدا ناکۆچی و کینەبەرایەتی و دژایەتیکردنی یەکتر زیاتر دەرکەوتووە و هەندێک جاریش ناکۆچیەکان سەری کێشاوە بۆ شەڕی میدیایی توند و قەیرانی سیاسی. هاو نیشتیمانیانی بەڕێز ئەم کاتتان باش. خۆشحاڵم کە پێتان ڕابگەێنم بڕیارێکی قوبات تاڵەبانی بە دابەشکردنی زەوی بەسەر کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوانی گەرمیان لە چەند ڕۆژی ڕابردوودا جارێکی دیکە ئاگری ناکۆچیەکانی گەشاندەوە، ئەمەش دوای ئەوەی وەزیری شارەوانی کە لەسەر پشکی پارتیە دژایەتی خۆی بۆ بڕیارەکەی قوبات تاڵەبانی ڕاگەیاند و دابەشکردنی زەوی سنووری شارەوانیەکانیشی بە نایاسایی ناوبرد. بەو هۆیشەوە لە ڕاگەیەنراوێکدا جێگری سەرۆکوەزیران وەڵامێکی توندی وەزیرەکەی پارتیدایەوە و وتیشی هیچ کەس و هێزێک ناتوانێت دابەشکردنی زەوی بە کەسوکاری شەهیدان ڕابگرێت. پێچەوانەی دیمەنەبینراوەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و سەرشاشە و ڕاگەیاندنەکان کەوای پیشان دەدات لایەنە پێکهێنەرەکانی حکوومەت لا کێشە و ناکۆچی قوڵدان. پەرلەمانتارێک پێی وایە کێشەکان نمایش و دروستکراون و ئامانجیلەی چاواشەکردنی ڕای گشتی و هاوڵاتیانە. وەزیرێک دێ وەڵامی دەداتەوە ڕەتی دەکاتەوە دەڵێ ئەوە یاساشکێنیە نازەمەوە چ جۆرە حکومڕانیە کە ینی جێگری سەرۆکی حکوومەت بی سەڵاحێتی ئەوە نەبێ هەندێک بڕیار دەرکەی وەزیرێک بێ لە بەردەمت قید بێتەوە. ئەمە پێم وایە ڕێککەوتنی ژێربەژێرە و ئەوەی کە ئێمە گوێبیست بووین پارتی و یەکێتی لە هەردوو زۆن ڕێککەوتون کە چۆنچۆنی داهاتی هەرێمی کوردستان ببەن و هەروەها بۆ خۆیان و بۆ باخەڵی خۆیان بێ هەم لە زۆنی سەوز داهاتی خاڵە سنووریەکان بۆ زۆنی ئەولا بێ لە زۆنی زەردیش مەسلەی نەوت و هەروەها فرۆشتنی نەوت بۆ ئەو زۆنە بێ تەنها ئەوەی و هیچی تر نییە و مەشغوڵکردنی خەڵک. چاودێرێکی سیاسیش پێی وایە کۆمەڵێک قەیرانی زۆر قوڵ و مەترسیدار هەن لە هەرێمی کوردستان باشتر وایە حکوومەتی هەرێم قەیرانەکان و کێشەکان چارەسەر بکات نەوەک شکستی خۆی بە ململانەی سیاسی دروستکرا و بشارێتەوە. کۆمەڵێ قەیرانی قوڵ لە هەرێمی کوردستاندا هەن، قەیرانی اقتصادی هەیە، قەیرانی پێشکەش نەکردنی خزمەت گوزاریەکان هەیە، قەیرانی بێمتمانەی سیاسی هەیە، قەیرانی دیموکراسی هەیە، قەیرانی ڕاوەدونانی چالاکوانانی مەدەنی و ڕۆژنامەنووسان هەیە کە ئەمانە کۆمەڵە قەیرانی زۆر قوڵن پێویستی بەوە دەکات کە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەم قەیرانانە بوەستێ نەک بچێ خەریکی چێشە لاوەچیەکان بێ و کۆمەڵە کێشەی لاوەچی دروست بکات بۆ ئەوەی کەوا خەڵک نەزەڕی لەسەر ئەم کێشە ئەسلیانە لا بچێ و فەشەلی حکومڕانی لە هەرێمی کوردستانە پێ بشارێتەوە. دوای پەسەندکردنی یاسای بودجا لە پەرلەمانی عێراق و ڕێککەوتنی هەرێم و ناوەند چاوەکان لەسەر ئەوەن حکوومەتی هەرێم کۆتایی بەستەمی لێبڕینی موچە بهێنێت و شایستە داراییەکانی فەرمانبەران وەکو خۆی خرج بکات. بەڵام ئەوەی بە هەنگاوەکانی حکوومەتەوە دەبینرێت یاریکردنە بکات و خۆتزیینەوەیە لە چارەسەری پرسی لێبڕینی موچە و پێدەچێت زەقکردنەوەی ناکۆچیە نێوخۆیەکانی کابینەی حکوومەتیش هەر بۆ ئامانجی لادانی سەرنجی گشتی بێت لەمەڕ ئەو پرسە و سەرقاڵکردنیان بێت با کێشمەکێشم و ململانەی خوڵقێنراوەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.